دایکی لیا خوشکی بەڕێزم فەرموو. مامۆستا گیان سەلام عەلەیکوم. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوهو. دایکی لیا خوشکە بەڕێزەکەم. مەمنونم مامۆستا گیان، پێشەکی دەستخۆشی و بەرنامەی لێکەم. خوای گەورە پایدارت کا و سەربەرزی دنیا و قیامەتی پاداش بداتە ئینشاءڵڵا. دایکی لیا خوشکە باشەکەم لەگەڵی تۆ جەنابیشت و هەموو تێگەڵای موسڵماناندا مسواسی جەنابتان دەکەم. خوا پاداش دێوەش داتەوە. مامۆستا گیان من پرسیارێکم هەیە. من مێردەکەم تقریبەن 3 ساڵ 4 ساڵە بێ ژنی دووەمی هێناوە. بەڵێ. بە دزیەوە ژنی دووەمی هێنا. مامۆستا دوایی کە ئاشکرا بوو من لەبەر ڕێز و حرمەتی مناڵەکانم وتم قەیناکە وەرەوە سەر ماڵ لەگەڵمان بە و بە شێوەیەکی عەدالەتانە لەگەڵمانابی، من هیچ کێشەیەکم نییە. مامۆستا من مێردەکەم وتی من عەدالەتی بە من ناکرێ و دوای ئەوەش من چۆن خۆم حەزم پێی بێ و مەقسەدم بێ ئاها دێم بۆ لای ئێوە. هەتا ئێستاش مامۆستا هیچ مەسروفێکم ناکێشێ. لە ئیشەکەم داوەتە قانون و مەحکەمە، لە قانونیش ئەڵێ من جێ نابمەوانێ. ئێستا یەک تەنها ڕێگایەکم بۆ مێردەکەم داناوە، ئەڵێ دێمەوە ئەو هەر ئەڵێ دێمەوە منیش تومە بە عەدالەتی دیتەوە وەرەوە، نایتەوە من ناتوانم ڕێگە بدەم بڵێم وەرەوانێ. لە قانون و تومە یان من هەڵبژێرە یان ئەو هەڵبژێرە. ئەگەر تۆ مناڵت ئەوێ منت ئەوێ. پرسیانم کردو زۆر جاریش لە مامۆسای بەڕێزی وەکو خۆت وچیانە لەبەرەوەی تازە ئەو مناڵی هەیە تۆ ئەو مەکە بە مەرج گوناحبارەبی. بەڵام مامۆستا وەڵڵاهی مادام ئەو ئاوها ئەڵێ منیش ئەوە تاکە مەرجمە، ئایا من تاوانبارە بم؟ بەڵێ بەسەر چاو دایکی لیا ئیشاڵڵا ئاماژەیەکی باش دەخەمە سەر ئەو بابەتە بەسەر چاو. بە قوربان بم دەستماتەکەم مامۆستا گیان پرسیارێکی تریش. من خۆم وچەخۆرم وعدمدا بەڵام نەمکرد بە نەزر، گوتم شەرت بێ بەس تائین بم لە شوێنێک ئەوەی لە تواناما بێت ئەبێ هەموو ساڵێک من قوربانی بکەم. ئێستا تقریبا 3 ساڵ ئەوێت من ئەو قوربانیم نەکردووە. ئایا گوناحبارە بم یان بووە من ئەخرەوەی کە نەتکردو ئیمکانیەتەکە لە دەستانە بوو پارەت دەبەدەست. بەڵێ ئەوەی کە نەم کردووە لە توانام کە لەگەڵ خوای خۆم ئەو شەرتم کردووە و تومە لە هەر شوێنێک کە تائین بم ئەبێ من هەموو ساڵێک قوربانی بکەم، بەس ناوی نەزرم نەهێناوە بە هیچ شێوەیە. بەسەر چاو ئیشاڵڵا هەردوو پرسیارەکەت ئاماژەی دەخەمە سەر دایکی لیا بەسەر چاو خوشکە باشەکەم. سوپاس بۆ جەنابێت، خوا لە ڕازی بێت دادەی گیان سەر چاو خوشکە باشەکەم. دایکی دالیا دەڵێ مێردەکەم ژنی دووەمی هێنا بە دزیەوە، عەدالەتی پێ ناکرێ، پێ دەڵێ من چۆنم حەز دەبێ ئاوە بەداخەوە نابێ. یەکێک لە مەرجەکانی هێنانی ژنی دووەم فەئین خفتم ئەللا تعدیلوا فەواحیدە، پەروەردگار خۆی فەرموویەتی ئەگەر کەسێک ترسا یعنی نەک بە یەقینی بڵێ من عەدالەتم پێ ناکرێ، وەڵی وتی دەترسم ئەگەر ئەم خاوسەگیریە بکەم نەتوانم شەوێک لای ئەم بم شەوێک لای ئەو بم، سعاتێ سەردانی ئەم سەردانی ئەو، منداڵی ئەم ماچکە دەبێ مناڵی ئەویش ماچکەی، سەفەرت بەو کرد دەبێت سەفەریش بەو بکەی، عومرەت لەگەڵ ئەما کرد عومرەش بەو بکەی. ئەمە ترسی هەبوو، پیاوێک گومانی هەبوو ترسی لە خۆی هەبوو ئەمی پێ بکرێ، ئەوە حرامە دوو ژن بێنێ، ئەبێ یەک ژن بێنێ. خۆ ڕێگە پێدانی چەند ژنی هەروە بە بەلاژنی ئەزیزم ئەبێ ئاگادار بی. ئەو پیاوە بەڕێزە گوناهبار دەبێت. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمودەی هەیە ئەو کەسانەی دوو هاوسەریان هەیە ڕێک بە تەرازویەکی عەدل هاوسەرگیری یعنی ئەوانەی کە لە ڕووی مادی و مانەوەی شەو و حرمەت و ڕێز و قسەی خۆش و سەفەر و سیاحەت وەکو یەک ئەوەی کە لە توانای بەشەرایە نایکا لەگەڵیاندا لە ڕۆژی قیامەتا جەڵدەیەک لێدا هەموو عالەم دەزانێ ئەم پیاوە بووە خوار و خێز بووە. وەڵاهی ئەوەیە لەگەڵ خێزانەکانی لە دنیادا دادپەروەر نەبووە. دەیتۆ لە قیامەتە جەڵدەی قیامەت لێتدا و ڕیسوای قیامەت بی ئەبێت ئەگەر سێ چوارژنت هەبێت لە دنیادا ستامێکی هەبێ. بەڵام دایکی لیا ئێستا ئینشاءڵڵا مەیخەم مەرج یان من یان ئەو مادەم تۆ کۆمەڵە مناڵت هەیە، ئەو ئافرەتەش تازە شووی کردووە، تازە کارەکان ترازاون، ئەو ئەگەر عەدالەت بێ لە نێوانتاندا جەنابەت کارێکی حەقی شەرعی خۆت و یاسایی خۆت داوا کردووە، ئەگەر هەر نەیکرد لەم برای خۆتی وەرگرە لەبەر خاتری منداڵەکانت لەبەر حرمەتی خۆت قەت لەبەر قیامەتی خۆت مەیخەم مەرج، چونکە ئەگە ئەو بژنە تەلاق داتەوە ئەویش ماڵوێران دەبێ، ئەویش یعنی بەڕاستی سەرگەردان دەبێ، خوا نەخواستە لەوانەیە تووشی ژیانێکی تاڵ بێ. تۆ قەت ئەو کارە مەکە، تۆ ستەمت لێ کراوە، بەڵام جارێشکە تۆ مەبە بەزاڵم. ئێستا کانە فرسەتێک بێنی یان من یان خۆم بە تەلاقدان دەدەم یان ئەو بە تەلاقدان دەی، نەخێر بڵێ قەی ناکە. ئەگەر عەدالەتمان لە نێواندا بکەیت پاداشت لای خوایە و ئێمەش دڵخۆش دەبین.
ئەگە عەدالەتیشمان نەکەی من ماڵی کەس تۆ ماڵی من وێران کرد ناڕەحەتت کردم بەڵام بە زمانی من بە مەرجی من ماڵی کەس وێران ناکەم پاداشت لە خوا بوێ خوشکە باشەکەم بە قسەی برای خۆت بکە قەت بیر لە جیابوونەوە مەکەوە لەسەر منداڵەکانی خۆت دانیشە تەنانەت وا بزانە کە مێردن نییە بەڵام خۆ خوایەک هەیە خوایەک پەروەردگارێک هەیە قەت ئەو کەسەی ستەم کار بێ ناگەێنێتە قیامەت هەر لەم دنیا تۆڵی مەزلومان دەکاتەوە ئەڵێ موچەخۆرم وتم ئەگە شەت بێتەعین ببم بەڵێنم دابعین نەزرن نەکردەوە تو دیارە نێتەکە شتەرەوە بە هەتا توانام هەبێ هەموو ساڵە قوربانی بکەم بەڵام 3 ساڵە بەهۆی نەبوونی و دیارە موچەکان وەکو پێویستنی و مەسرفاتی خۆت و منداڵەکان زۆر بۆ مێردەکەت وەکو پێویست دەڵیم بە زمانی خۆت دەڵی مێرد مەسرفم ناکێشێ ئینشاءڵڵا گوناهبار نابی یعنی قوربانی حتا بۆت بکرێ هەموو ساڵێ بیکەی باشە بەڵام واجبی ساڵانەش نییە لە مەسەبی شافعیدا واجبی ساڵانە نیە بەتایبەتی تۆ کە موچەخۆری ئێستا کە لەسەر منداڵەکانی خۆتی و مێردەکەت وەکو پێویست لەگەڵتاندانیە و خزمەتی منداڵەکانت دەکەی والله خوای گەورەی ئینشاءڵڵا هەموو ساڵە بە ئەجری قوربانیەکەی بۆ نووسیوی ئەگە خوا ئیمکانیەتیشیدا دایمە وە بیرەکەی خۆت لەبیر بێ ئای ڕۆژێ وعدم بەخوادا ئەگە خوا دەگاتە عین دەبوو دەبمە خاوەن موچە شەبێ هەموو ساڵ قوربانی بکەم خوا سەیری نێتی دڵ و دەروونەکان و وەزع و بارودۆخی تۆ دەکا ئەگەر عەمدەن خۆی لێ بدزیەوە والله گوناهبار دەبێت چونکە تۆ وعدت بە ئەڵڵا داوە جا تۆ وعد بە خەڵک دەی گوناهبار بی ئەی پەیوەندێک لە بینی خۆت و خوادا خێریش لە ماڵەکە نبینی بەڵام بەخوا کاتێک کە نەتبێ یان منداڵەکانی خۆت محتاج بن یان موچەکەت پێداویستەکانی ژیانت پڕ نەکاتەوە خۆی گەورەش ئاگای لە نێتی دڵەکەتە هەر بەوەی کە لە دڵەوە پێت ناخۆشە قوربانیەکە نەکردووە خوا بەوەش پاداش دەداتەوە ئینشاءڵڵا لەسەر منداڵی خۆت دانیشە بە قسەی برای خۆت بکە و ئەس لە مەحکەمەش بێنە مەحکەمەی ئەڵڵا لە هەموو مەحکەمەکان گەورەترە قەت دادگای سەرزەوی ناتوانێت مەزلوم حەقی تەواوی بۆ وەرگرێ و حەقیش لە زاڵم بکاتەوە ئەوە تەنها حەسمی خلافە دادگای دنیا بەڕێزان بەس حەسمی خلاف دەکا واتە ناهێڵی کێشەکان لەوە گەورەتر ببن برینەکان لەوە زیاتر ئاڵۆز ببن گریەکان ئاڵۆزتر بن بەڵام قەت دادگای سەرزەوی و دادوەر ناتوانێت حەقی مەزلوم لە زاڵم بکاتەوە بەس حەسمی خلاف دەکە هەموو یاساناسانی ئێستا کە گویان لە دەنگمە ئەو بابەتە لە من باشتر دەزانن بەڵام ئەو دادگایی کە لە ئاسمانە کە ئەڵڵایە تۆ دادی خۆت بسپێرە بەو ئیشی خۆت بسپێرە بەو شێرە ژنانە لەسەر منداڵەکانی خۆت دانیشە قەت بیر لە جیابوونەوە و وشەی تەلاق مەکەوە قەت مەیکە بە مەرج بەرامبەرەکەشم بەبێ ماڵی وێران بێ وەکو ژیانی منی تاڵ کرد تۆ ئەوە بسپێرە بەخوا لە برای خۆتی وەرگرە دڵنیام خوای گەورە کارت بۆ ئاسان دەکات